بەراوردێک لە نێوان بودجەی سەربازی ئێران و ئیسرائیلدا. بودجەی ساڵانەی دوو ڕکابەرەکە بۆ هێزە چەکدارەکانیان چەندە؟ ئێران و ئیسرائیل دوو ڕکابەرە سەرسەختەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەمێک ساڵە دژی یەکتر بانگەشە دەکەن و چەندین جاریش ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ یان هێرشیان کردوتە سەر یەکتر یانی شەڕیان بە یەکتری فرۆشتووە. لە ماوەی ئەم چەند ساڵی دواییشدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرژی و ئاڵۆزی زیاتری بەخۆ بینیوە، هەردوو وڵات دەستیان کردووە بە گەشەپێدانی سەربازی بە جۆرێک کە هەندێک بەراورد و شیکاری وامان پیشان دەدات کە ئیسرائیل و ئێران گەیشتونەتە ئاستی پێشبڕکەی چەکداری و سەربازی. لێرەدا و بە سەرنجدان بە چەندین بەڵگە و داتای کۆکراوە لە ناوەندە سەربازی و هەواڵگریەکانی جیهاندا بەراوردێک بۆ ئاستی بەرهەمهێنان و بودجەی سەربازی هەردوو وڵاتی ئێران و ئیسرائیل دەکەین. شتێکی ڕوون و ئاشکرایە کە هەر وڵاتێک بۆ بەرگری لە خۆی ساڵانە بودجەیەکی تایبەت بە پیشەسازی سەربازی و توانای بەرگری سوپاکەی تەرخان دەکات. بەڵام لە جیهاندا چەندین وڵات بوونیان هەیە کە زیاتر لە ڕێژەی پێویست گرنگی بە بەرهەمهێنانی چەک و کەرەستەی سەربازی دەدەن و لە ئێستادا بوونەتە زلهێزی سەربازی جیهان. بێگومان کە باس لە زلهێزی سەربازی دەکرێت، ڕاستەوخۆ ئەمریکا و رووسیامان بەبیر دێتەوە. ئەم دوو وڵاتە هەر یەکەیان بە نۆرەی خۆیان لە بواری سەربازیەوە بە بەهێزترین وڵاتانی جیهان دێنە ژمار و ساڵانە زۆرترین بودجە بۆ بەرگری و سەربازی وڵاتەکانیان خەرج دەکەن. وڵاتانی دیکەش بێبەش نین لە بەهێزی سەربازی. بۆ نمونە هەر سەرەتای ئەم ساڵ ناوەندی گلۆبال فایر پاوەر بەهێزترین 20 سوپای وڵاتانی جیهانی بۆ ساڵی 2025 دیاری کرد کە جیاواز لە وڵاتانی دیکە ئیسرائیل و ئێران بە دوای یەکدا هاتوون و لە تەنیشت یەکەوەن. هەر ئەمەش زیاتر بۆمان ڕوون دەکاتەوە کە ململانێ و کێبڕکێ سەربازیەکە لە نێوان ئەم دوو وڵاتەدا نزیکترە لە یەکتر. ناوەندی گلۆبال فایر پاوەر ناوەندێکی ئەمریکیە و هەموو ساڵێک ڕیزبەندی بەهێزترین سوپای وڵاتانی جیهان بڵاو دەکاتەوە. ناوەندە ئەمریکیەکە بۆ دیاریکردنی باشترین سوپای جیهان پشتی بە 60 پێوەری جۆرە و جۆر بەستووە. هەر لە هێزی سەربازیەوە تاوەکو دەگاتە ژمارەی سەربازی وڵاتەکە، بودجەی بەرگری، هێزی وشکانی و دەریایی و ئاسمانی، توانای لۆجستی و تەکنەلۆژیای سەربازی و دەیان هۆکاری دیکە. لە نوێترین راپۆرتی ناوەندە ئەمریکیەکە سوپای ئەمریکا بەهێزترین سوپای جیهانە. دووەم وڵات رووسیایە و لە پلەی سێەمیش چینی ڕکابەری سەرسەختی ئەمریکا دێت. سوپای ئۆکرانیا کە لە شەڕێکی سەختدا لەگەڵ رووسیا پلەی 20ەمی باشترین سوپای جیهانی وەرگرتووە. هەرچی پەیوەستە بە وڵاتە عەرەبیەکانەوە، میسر پلەیەک لە پێش ئۆکرانیاوەیە و پلەی 19هەمی گرتووە و بەمەش دەبێتە یەکەم سوپا لە نێو وڵاتانی عەرەبی لە بەهێزیدا. بە گوێرەی ڕیزبەندی گلۆبال فایر پاوەر بەهێزترین 20 سوپای جیهان لە 2025دا بەم شێوەیەیە. هەروەک بینیمان ئیسرائیل لە پلەی 15مین و ئێرانیش لە 16مینی ڕیزبەندیەکەدایە. بەڵام با بزانین بودجە و پشتیوانیەکانی ئەم دوو وڵاتە چۆن و چەندە. لێکۆڵینەوە گشتی و جیهانیەکان دەری دەخەن بەشێکی بودجەی سەربازی ئەم ساڵی ئێران نەتەنیا لە بەشە سەرەکیەکانی بودجەی تەرخانکرا و بۆ بەشی سەربازی بووە، بەڵکو لە پشکی نەوتی خاو و سەرچاوەکانی سندوقی گەشەپێدانی نیشتمانی ئێرانیشەوە دابین کراوە. کەواتە بە ڕێژەیەکی زۆر بەرز ئێران کاری لەسەرەوە کردووە کە بەگرتنەوەی بودجە لە ناوەند و دام و دەستگاکانی دیکەی وڵاتەکەی پەرە بە بەرهەمهێنانی سەربازی بدات. لا بەرامبەردا ئەم بابەتە بۆ ئیسرائیل زۆر ئاسانتر بووە. ڕاستە ئیسرائیل لە ئێستادا لەگەڵ میلیشیا و گروپە چەکدارەکانی دژبەری لە ناوچەکە لە شەڕدایە، بەڵام هاوکاری و پشتیوانیەکانی ئەمریکا دابینکردن و پەرەپێدان بە بەرهەمهێنانی سەربازی ئاسانتر کردووە بۆی و هەرەمەش وای کردووە کە گوشاری زۆر نەکەوێتە سەر بودجەی سەربازی وڵاتەکەی.
لە ئێستادا و بە پێی زانیاریەکان ئیتر ئێران و ئیسرائیل لە بواری سەربازی و گەشەپێجان بە کەرەستەی جەنگیەوە لە لووتکەی نزیک بوونەوەدان کە هەرم نزیک بوونەوە و کێبڕکیانەشوا دەکات گرژیەکان لە ناوچەکەدا زیاتر بن و دوور نابێت. ئەگەر هەردوو وڵات دەستبەرداری شەڕی ناڕاستەوخۆ بن، شەڕێکی یەکلاکەرەوە بە یەکتر نەفرۆشن.